دوو تۆمەتبار کە کاری دزیان کردووە لەو بینایانەی کە هەیکەلن و کاری کارتیاکردن تیانە تەواو نەبووە. دیارە کەلوپەلی بیناکانیان بردووە کە مەزەندەکرێ بە بڕەپارەیەکی زۆر لەو شتانی کە لە بیناکانە بوون. ئەو دوو تۆمەتبارەش دانیان ناوە بە تاوانەکەیانە. تۆمەتبارێک دەزیر کراوە کە تاوانی دزی ماڵانی ئەنجام داوە بە تەنیا چەند ماڵێکی بڕی و تۆمەتبارێک ترمان دەزیر کردووە لە ناو بازار. دیارە ئەمە بەس اختصاصی دزینی مۆبایلی هاوڵاتیانە، بە چەندەها جۆر مۆبایلی لە هاوڵاتیان دزی و تۆمەتبارێکی تر کە ژنە لە بانکەکانە دانیشە بە نیازیەوەی کە معاشی هەیە، بەڵام ئەو کەسانەی کە معاش وەرەگرن لەو بانکانە ئاگایان لە خۆیان نییە، بێ ئاگان لەوەی کە کەسێک دزیان لێ بکە دزی کردو. تۆمەتبارێکی تر لە بنکەی پۆلیسی چوارچرا دەستگیر کراوە کە ئەم تۆمەتبارەش بە فێڵکردن و دەستبڕینی هاوڵاتیان چەند دۆسیەکی هەیە و لە زۆرینەی بنکەکانی شاری سلێمانی و دەرەوەی شاری سلێمانی داواکراو بووە. دوو تۆمەتبار کە بە ڕەگەز کوردن ئافرەتێکی عەرەبیان فڕاندوو و پاژەوەی کە هێزەکانی پۆلیسی سەرچنار توانیویانە دەزیریان کەن. دیارە بە پێی راپۆرتە پزیشکیەکان دەستدرێژیان کردوتە سەر و ئێستا بندن بە بڕیاری دادوەر. هەڵمەتی دەست بە سەراگرتنی ماتۆرسکیلەکان کە بووە تەمای بێزارکردنی هاوڵاتیان و هاونیشتمانانی گەڕەکەکان و تەنانەت شۆفێرەکانیش بەردەوامە لە 19/6 تا 24/6. ئەوانەی هێزەکانی پۆلیسی نێشتنی تاوان و ناوشاری سلێمانی 27 تۆمەتبارە، ئەوەی قەزاکانیش 230 تۆمەتبارە. دیارەوە سەرجەم قەزا و ناحەکان بە بنکەکانەوە گرێتەوە. دیارە قەزای وا هەیە 8 بنکە 9 بنکەی هەیە. ئەو 230 کەسە سەرجەمیان دەزیر کراون و ڕێکاری یاسایان لەگەڵ کراوە